خۆتان ئاگادارن بەپێی بڕیارێک لە وەزارەتی تەندروستیەوە هەموو ئەو کەسانەی کە گەشت دەکەن لە مەودووە دەبێت بڕەپارەیەک وەربگیرێ بەرامبەر بە پشکنینەکە بۆیان دەکرێت کە سەفەر دەکەن بە وڵاتی دەرەوە. ئێمەش بە پێویستمان زانی کە ئەو لۆدەی یا ئەو قەرەباڵغی لەسەر عەلی ناجی هەیە، ئێمە هەوڵ بین چۆن دابەشی بکەین، چکە ئێستا هاوڵاتیان کە گەشت دەکەن دەبێت پشکنین بکەن، چکە بەپێی مەرجە بۆ بە مەرج. بۆیە لەسەر ئەرکی چەند خێرخوازێک بەسپاسەوە بە بەڕێوەبەر و بەڕێوەبەری کاجێڕی نەخۆشخانەی سەرچنار کە بە هاوکاریوان و لەژێر سەرپەرشتیاری بەرز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەم بەشە نوێمان کردەوە کە وەکو بەشێکی ئیشتیشاری دەبێت بۆ ئەو کەسانەی کە گەشت دەکەن و دێن لێرە پشکنین دەکەن کە بڕەپارەیەک بە بڕی 6,000 لە هەموو گەشتیارێک وەردەگیرێت و وە پشکنینەکەی دەدرێتەوانە بەپێی ئەو ڕۆژەی کە یاخود ئەو بەروارەی کە سەفەرەکەی تێدا دەکات و بۆ ئەو کەسانەش کە با بڵین بار هەڵگرن یاخود کرێکارن ئەوانە بڕی پارە 30,000یان لێ وەردەگیرێت. لە ئێستای ڕێوەشکاری سەرچنار لە ئەمڕۆ دەست دەکا بە ئیش بۆ ئەو کەسانی کە گەشت دەکەن، بۆ ئەو کەسانی کە کێشەیشان هەبێ لێرە پزیشک دانیشتووە بە هەمان شێوە نەخۆشەکان ئەبینێ پۆڵێن ئەکرێ، هەروەها نەخۆشەکانیش دابەشەکرێ بەسەر ئایا ئەم نەخۆشانە پێویستیان بە بینینی بە پێویست بە نەخۆشە بە شێوەیەک کە فەحسەکان بە ئەنلیمیتد واتە بە دیاری نەکراوی چەند کەس بێ دکتۆر دیاری کات فەحسەکان بکرێت. لە ئێستا لە ڕووی زانستیەوە سەرجەم ئامادەکاریەکان کراوە، جگە لەوەش لە چەند ڕۆژی داهاتوودا توانین بڵین تاقی کەنج فراوان دەکەین بۆ ئەو کەسانشی کە بۆ پێدانی پلازما بۆی زۆر چاوەڕێنەکە لە سنتەرەکانی ترا لە کەمترین ماوەیە نەتیجەکانیان فەحسەکانیان بیرێتەوە و هەروەها بۆ پێدانی پلازما سەردانی ئێرە بکەن لە چەند ڕۆژی داهاتووە